لە هەرجاکەی بن دەم باش دەمە پێشکەشکردنا بڵتەنە دەمژمێر 6 و دەست پێکێ دەژێ سارنوچە. سەرۆک مەسعود بەرزانی و جێمز جێفری تەکەسی لەسەر ڕێگریکردنە لە کارەساتان لە دژی گەلێ کورد لە ڕۆژاوای کوردستانی کرێن. باهۆز ئەردا لە سەرکردەی پەکەکە دەبێژێ ئەرکە لەسەر ڕژێمە ئەسەد سپاسیا پێدە و یەپەکە بکێ ژبەر ئەگەر پێدە و یەپەکە نەبا ڕژێمە ئەسەد دوێ هاتبە ڕوخاندن. ڕێژەیە 44 لە سەرسەدەیژە پەنابەرن سووریەن لە تورکیە دمینن ناخوازن بەگەڕنە ناوچەیە ئارام و بریارە لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتی وەرێ ئاباکردن. لە سەرێ کانیە گروپێن چەکداریان سەر بە تورکیا بە 25 سڤیلەن کورد بن چاپکردن. دووبارە سڵاو. سەرۆکە مەسعود بەرزانی و جێمز جێفری شاندەیە تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ سووریە ڕەوشە سووریە بە گەشتی و ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ گوت و بێشکردن و سەرۆک بەرزانی گوت و ئیدی نابێ گەلێ کورد لە ڕۆژاوای کوردستانی ڕاستی کارەسات و نەهامەتیان وەرێ. سەرۆک مەسعود بەرزانی پێشوازی لە جێمز جێفری نوونەرێ تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ کاروبارەی سووریا و شاندا پێرەکەر کو پێکهاتبووژە ستێڤاگەن قونسوڵی ئەمریکا لە هەولێرێ و جەنەرال ئێریک هێل فەرماندارێ هێزن ئەمریکا لە سووریا و ژمارەیەک ڕاوێژکارن سەربازی و سیاسیەن وەزارەتە داربەیە ئەمریکا. دیدارێدا نوونەرێ تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ کاروبارێ سووریە ستایشە وێ ئارامی و گەشە ساندنێکرد و لە هەرێمە کوردستانی هاتیە هۆڵێ و تێکەزیل سەر پێشوەچوونە پەیوەندیە بەرا وڵاتی خۆ و هەرێمە کوردستانی دەکەێت. دیدارێدا نوونەرێ تایبەتی سەرۆکی ئەمریکا بۆ کاروبارەی سووریە سەرخۆشی لە سەرۆک بەرزانی و گەلێ کورد کرد بە سەدەما شەید بوونە ژمارەیەک پێشمەرگە دە ئەنجامە عێریشە تەرۆرستێن داعشێدە بۆ سەرسەنگەرێن هێزا پێشمەرگەی کوردستانی. هەروە هەردوو ئالیان تەکەزیل سەر هەمەهەنگی و کارێ هەبەشە ئارتێشە ئەمریکا و هێزێن پێشمەرگەی کوردستانی کرد شەڕێ دژی تەرۆرێدا. ڕەوشە سیاسیە عێراقی و داوین پێشوەچوون دە پرۆسەیە سیاسی و داخوازن خۆنیشاندەران تەوەرەکی دنێ جوینێ بوو. هەردوو ئالیان دڵگرانیاخوا دەربارەی توندوتوژیە و تێکچوونە سەقامگریە عێراقی نیشاندا. هەردێ جوینەدا داوین گوهارتنێن باکوورە ڕۆژهەڵاتی سووریە و هەفکێشەیە مەیدانی هاتنە گوتوبێشکردن. تەکەزیل سەروێ چەندەی هاتەکردن و دە هەر گوهارتنەکەدا پێویستە ڕێ لە گوهارتنە دیموگرافیا ناوچەیەن کوردی وەرێگرتن و پێدی گەلێ کورد لە ڕۆژاوای کوردستانی تووشی ئێش و ئازار و نەهامەتیان نەبێ. نوونەرە تایبەتی سەرۆکی ئەمریکا ڕاگەهاند بۆی کاروبارێ سووریە پێویستیە ئەمریکا بە ڕاوێژکاری و ئالیکاریە سەرۆک بارزانی هەیە. ژە دەستپێکە ئۆپەراسیۆنە تورکیەوە بنپێکردن گروپێن چەکدار دەرحەقی مڵەتی کورد لە ڕۆژاوای کوردستانی بەردەوامن و ئیدی هەمان سیناریۆ ڕەڤاندنێ لە عەفرینێژە لێ گروپێن چەکدار بە لە سەرەکانیە و دەبەرنە دنجی دەردەکەوێ هۆڵێ و بەدەهان سڤیل ڕەواندنە. Ji destpêka operasyona Tirkî ve li Rojavayê Kurdistanê binpêkirînên grûpên çekdar derheqê miletê Kurd de berdewam in. Herî dawî bi dihan welatiyên sivîl li serê kaniyê revandine. Ji derna Xwecehî ji Rêbas News re eşkere kirin ku ji roja pênşemê şevê mehê ve grûpên çekdar 25 sivîl di nava wan de jin û zarok hene li gundê Ozençeq ku li Rojavayê serê kaniyê dikeve revandine. Tanaha tu zanyarî li ser revandiyan tunene. Li gorî heman jêderê di nava sivîlên hatîne revandin de 6 jin û 5 zarok hene û bê seroşonin. Piştî operasyona Tirkiya leşkerî li ser Rojavayê Kurdistanê, grûpên çekdar ji destpêka kontrolkirina serê kaniyê tabigirê spî her wiha deverên ku kontrol dikin ne bi tenê revandinê dikin. Lê ew grûp gelek kiryarên kirê dûr ji mirovatiyê wekû lêdan û dizî, talankirin, desteserkirina mal û milkên welatiyên Kurd û Ereb encam didin. û heman sînaryoya Efrînê ji revandin û binpêkirinên grûpên çekdar derheqê gelê Kurd û daxwaza pere û fidyeyê beramberî serbestberdanê li wir encam didin û bûye diyar de. Careka din li serê kaniyê û deverên operasyona Tirkiyê de dubare dibe. Bê ku tu rêgirî li wan binpêkirinan were kirin. لە ڕۆژاوای کوردستانی ڕووبڕۆبوونێک ناوبەر ئارتێشە تورکیا و ڕژێمە سووریەدا ڕوودا و ڕژێمی هەبوونەخوا بەهتر کرد چەکدارên xwe li deber nedin بەڵاوکردن.
جێدەرنا مەدیاییان سەر با ڕژێمە سووریە بە بەڵابکردن و دۆ پشتی نیڤڕۆی ڕژێمە سووریە چەکدارن خوا لە سەرڕێیا حەسەکەی حەلەبێ یا ناودەوڵەتی لە نزیکی مەفرەقا لەیلان لە ڕۆژاوای تلتەمرێ بەڵابکردن لەگۆری هەمان ژێدەرێ چەکداران ڕژێمە سووریە ڕێگری لە عێریشە ئارتێشە تورکیە جی لە وێ دەبەرێکردنە و ڕێنەدان تو سەرکەوتنام دەست ببینێ. ئیرۆ گەڕایەکەمینە هێزن رووسی لە باکووری بەشارە ڕقای بڕێبەچوو ژێدەریان خۆجهی ژارکردە ڕاگەاندن و ئیرۆ دەردۆرە دمژمێر یەکێ پشتی نیڤڕۆی دەوریەکە رووسی لە باکووری بەشارە ڕقای بڕێبەچوو دە ڕێبندە ڕۆژاوای بەژاری ڕقای دەڕباس بوو. هەمان ژێدەران دەزانین و دەوریە رووسی ji 5 ئۆتۆمبیلên لەشکری پێک دەهات و بەرەو بەژارێ تەبقایە بەدچوو. باهۆز ئەردال یەک ji ئەندامên کۆمیتەیە بەرپرسیار دە بەرهێزن بەڕێوەبانیە ملی دەک و سەر بە پەکەکەبەیە دێ دیدارێکە تەلڤیزیۆنە دەگوت و هەرکە ئەگەر پەیەدە و یەپەکە نەبات دەمە نهادە بەحسایەک پارچەیە سووری و سەروەریە ڕژێمێژەتەوە سووری ڕەنەدادەکردن و ڕژێمە ئەسەد دوێ هات بە ڕخواندن لەومە هەرکە لەسەر ڕژێمە ئەسەد سپاسیە پەیەدە و یەپەکە بکێ. دەماک و ئالیەن سیاسیەن ڕۆژاوای کوردستانی و دەسەریدا ئەنجومانە نیشتیمانیە کورد دگوتن پەیەدە و باسکێنخوا دەستکردن رێژیمە ئەسەدن ئانگۆش ئالی رێژیمە ئەسەد و هاتنە دامەزراندن پەیەدە بوەکالەت دەسەلات رێژیمە ئەسەد وەرگرتیە ناوێ سوڵتەت ئەمر واقع لێکردن یانژی دەسەلاتا بوەکالەت ئەوێل ڕۆژاوای کوردستانی ڕوودەدا پرۆسەیەکە بەریانها رێژیمە ئەسەد و پەکەکە لەسەر ڕێکەفتنە پەیەدە لە دژی vê gotinê ڕادوەستا ئەو ئالی و کەسێن ئەف gotin digotin teror û binçav dikirin. Li îro eşkere yek jî diyartirîn serkirdeyên PKK dibêje pêwîst e rejima Esed spasiya peyedê û baskên wê bike bi taybetî YPG. Bahoz Erdal yek ji endamên komîteya berpirsyar di ber hêzên berevaniya millî de ye ku ser bi PKK ve ye di dîdareke televîzyonî de got eger peyede û YPG nebaye di demanha de behsa yekparçeyiya Sûriye û serweriya rejimê ji tevaya Sûriyê re nedihate kirin û rejima Esed jî wê hatibar û xandin. Bahoz Erdal di demekê de vê gotinê dike ku bêhtir ji 20,000 lawên Kurd di pîlanê de hatine kuştin û şehîd bûne. Pirsyar jî divirde ew e gelo ew lawên Kurd ji ber çê hatine şehîd kirin eger mebes ji şerê YPG û qesede parastina rejima Esed bû. Gelo piştî qurbaniyên lawên Kurd di ber parastina rejima Esed de padaşta rejima Esed ji PYD û YPG û Bahoz Erdal re çi bû? Gelo bi tenê spasiye weke Erdal dixwaze di rastî de rejima Esed ev spasî jî nekir. Donald Trump serokê Amerîka jî gotibû lê hember beşdariyê di şerê dijî terorê de qesede û YPG û PYD pere wergirtine û tumafekî wan li jem Amerîka tune ye. Bahoz Erdal tekez kir û got erkel ser rejima Esed di demanha de spasiyeke germ arasteyî rêveberiya PYD û çekdarên YPG bike. Wekû şirovekar dibêjin ku ev gotinên Bahoz Erdal bi xwe danpêdan e bi wê çendê ku tevaya baskên PKK ku li Rojavayê Kurdistanê hatine avakirin destkirdên rejima Sûriyê ne û bi mebest û armanc û pîlan li dijî gelê Kurd li Rojavayê Kurdistanê hatine damezrandin û erkê wan hêzan bicîkirina ecendeyên welatên dagîrkerên Kurdistanê bû di dema 8 salên bûrî de û baskên PKK erkên xwe bi baştirîn şêwe bicîkirine. دوها علی مملوک بەرپرسیارە ئۆفیسە ئەولەهیە نەتەوەیە ڕژێمە ئەسەد تەردانە بەژارێ قامشلۆ کرد و لەگەڵ سەرۆکێلێن عەرەب جڤیا و داخواز جوان کرد کۆ پشتەبانیە چەکدارن ڕژێمە ئەسەد بکەن. ژێدەرێکی کوردیە گەدار ڕاگەهاند و علی مەملوک سەرۆکی ئۆفیسە ئەولەهیانەتەوەیە ڕژێمە ئەسەد دەماک و سەردانە بەژارێ قامشلۆ کرد و لەگەڵ سەرۆکێلێن عەرەب و کەسایەتیان جوواکیە دەبەرێ جڤیا داخواز جێ سەرۆکێلێن عەرەب کرد و زاڕێنخوا ژێ ڕێزێن قەسەدە ڤەکشینن. ژێدەرە ئەگەدارە تەکەس کرد و علی مەملوک لە بالەفرخانەیە قامشلۆ لەگەڵ ژمارەیەک سەرۆکێلێن عەرەب و کەسایەتیان جوواکیەن دەبەرێ جڤیا داخواز جوان کرد و پێشتەوانی ڕژێمە ئەسەد بکن و پشتێ لە هێزن سووریا دیموکراتیک بکەن. هەروەها ژێدەرێ تەکەس کرد و علی مەملوک سۆزدایە سەرۆکێلێن عەرەب و ڕژێمە ئەسەد باوایەکی باش پشتەبانی ئەوان بکێ ئەگەر و پێشتا ڕژێمە ئەسەد بگرن و دەبژێ هێزن سووریا دیموکراتیک بەردێن. وەکە ژێدەرێدا خویاکردن و گەلێک سەرۆکێلێن عەرەب هەبوون ڕازی نەبوون لەگەڵ علی مەملوک بجڤن. ژێدەرە ئاگادار دا خویاکردن و ئەو کەسن لەگەڵ علی مەملوک جڤیانە ئەڤێن.
شيخ محمد الفارس، محمد عبد الرزاق، محمود العبيدو، محمد الحلو، عبود الحلو، نواف البشار، محمود البرسان، محمود السلطان، عارف طعيمة، حسن المسلط، نواف المسلط، رافع الحمدية، محمد حسناوي الجدوع، سعود صليبي، عزو الصديد، أحمد دهام الهادي، حاجم عبد الكريم العيسى، حبيب حماد الطلاع، يوسف السلاج، عدنان البوة، ياسين الشيخ شحادة، فواز الشيخ إبراهيم، علاء الدين الحمد، طلال العبيد الخليل، عبد الكريم محمد الحسين، وعرفات الشيخ شحادة. هردو هرب بریا پیاده تکزی سروی چنده کربوک و او نه اگهدارن جه سردانا علی مملوک بو بازار قامشلو جالی خوبجی شلال گدو سرکرده ده انجمن اجتماعی کرد سوریه دا راگهاند گو انجمن اجتماعی کردی تو پیوندیاوی به سردانا علی مملوک و نینو به تو اوایکی انجمن اجتماعی کرد لسوریه ده جویننده لگل علی مملوک آماده نابه. لە بەژار عێراق بۆمبەیەکە چەندی بە 2013 ساڵی دەتەقیە چالاکبان یوسف حەسەن ژارکرا ڕاگەهاند کویرۆ دەردۆرە دەمژمێر دەهێ سبهێ بۆمبەیەکە چەندی ژێ پاشمایەن شەڕێ داعشێ بە 2000 دەتەقیە هەروەها یوسف دەزانین کو تەقین نزیکی دەبستانە حەمید تاهر بوو دە ئەنجامێ دەژی 2013 ساڵی برینداربوون و ژبەر ڕەوشاوانیە خراپ هەر 2000 بۆ نەخۆشخانەی هاتنە بە گوهاستنیە ڕاقایێ لنگێ زارۆکێکی جوانژی هاتە بڕین. ئامار چەلی گوتوبێژێ ئەک پارتیە تورکیە دەبێژێ پلانە بەکردنە ناوچەی ئارام لە ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ ئەمادێ و ناتۆژی پێشتەوانیە پلانێ کریە. بێژێ پارتیا داد و گەشە پێدانێ دە پرێس کۆنفرانسێکیدا ئاشکارە کرد و تورکیا پلانە دروستکردنە ناوچەی ئارام لە ڕۆژهەڵاتی چەمە فەراتێ ئەمادە کریە ئەو بابەت دەجوینە لوتکە ناتۆ دەژی هاتیە بەحسکردن و وڵاتێن ئەندامێن ناتۆ بە ئەرێنی ئەو پلان وەسفکردنە. عمر چەلی گوتوبێژەی پارتیا داد و گەشە پێدانێ دێ کۆنگرەیەکی ڕۆژنەمەڤانیدا لە ئەنقەرە ئاماژە بۆ چەندێک کرد و فەرەنسا وڵاتن ئەندام دناتۆدا دەزانن تورکیا خۆدان چه هێزێکیە و لەومە ئەو نکارن تو کاربەدانن توند لێ دوژی تورکیا بکەن. دەربارە دروستکردنا ناوچەیە ئارام ئەمار چەلی گوت و تورکیا دە لوتکەیە ناتۆدا بەحسە ناوچەیە ئارام کریە سەرۆک وڵاتن ئەندام دە ناتۆدا بە ئەرێنی بەرسوا ڕەجەب تایب ئەردۆگان سەرۆکێ تورکیا دانە دەماک و بەحسە دروستکردنا ناوچەیە ئارام لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ کریە. هەروها ئەمار چەلی گوت و دمەها دوان دە ساڵە 2020دا جوینەکردنە تورکیا لەگەڵ وڵاتن ئەندامێن ناتۆ وێ هەبێ وێ هەواکردنا ناوچەیە ئارام بە جدی دوێ جوینەدا وەرێگوت و بێشکردن. بگوتنن ئەمار چەلیک بەردەبکە پارتیا داد و گەشە پێدانێت دەمەکە دەتێن کو هەفتەیە بوری لوتکە ئەناتۆ لە لەندەن هەتا ئەنجامدان و ئیمانوێل ماکرۆن سەرۆکێ فەرەنسا بە توندی رەخنە لە سیاسەتە ئەمریکا و تورکیا دناتۆ دەگەرد و دژی هەڵوێستا تورکیا و ئەمریکا لە ڕۆژاوای کوردستانی و ئاباکردنا ناوچەیە ئارام و تورکیا دخوازێ ئابا بکێ ڕاوەستا. بەردەوام تورکیا دەبێژێک وڵاتێ ناتۆ و گەلک وڵاتێن ئۆرۆپی پێشتەوانیە پلانە ئاباکردنا ناوچەیە ئارام لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ دەکەن دە ڕاستیدا هەتاوە کەنهایەک وڵاتی باوایەکی فەرمی پشتەوانیە خۆژێ ئاباکردنا ناوچەیە ئارام لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ نیشان نەدایە ژبلی وڵاتی قەتەر و ئامادەیە پشتەوانیە مادی بکێ. عادل گۆرلێ کۆلینەرێ بەناوبانگی تورکیا دەبێژێ ڕێژە 44 پەنابەرێن سووریێن لە تورکیا دژی ناخوازن بەگەڕنا ناوچەیە ئارامیە و بریارە تورکیا لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ ئاوا بکەی. لە کۆلینەرێکی بەناوبانگی تورکیا ئەشکارە کرد و ئەو پەنابەرێن سووریێن لە تورکیا نیشتەجێنە بەشێکی مەزن جوان ناخوازن بەگەڕنا ناوچەیە ئارامیە و بریارە تورکیا لەسەر سنوورێ خوا بە سووریێرە ئاوا بکەی. عادل گۆرلێ کۆلینەرێ بناوبانگی تورکیا دێ هەفدیتنەکە دەرگە ڕۆژنامەیە جمهوریەتە تورکیە ڕاگەهاند کو ڕێژەیە 44 لە سەرسەدی ژێ پەنابەرێن سووریەن لە تورکیا دمێنن ناخوازن بەگەڕنە سووریێ وی بەخۆشی باوایەکی ڕاستەڕاست لە گەل پەنابەرێن سووریێ ئاخەویە و ئابنەرینژی یاوانە. هەروەها گۆردە هەفدیتنەدا ئاماژە بۆی چەندێکی کرد و سەه لە سەرسەدی ژێ پەنابەرێن سووریێ دەبێژێن ئەگەر هەیە بەگەڕنە سووریێ و لە ناوچە ئارامیە و بریارە تورکیا دروست بکە نیشتەجێ بن و ئەگەرەکە مەزنجی هەیە و بیەکجاری ڤەنەگەڕنە سووریێ. هەر لە گۆری گوتنن لێ کۆلینەرێ تورکیا ژە 4 ژێ پەنابەرێن سووریێ یەک جواب بتەنێ دخوازێ بەگەڕێ سووریێ
و بێ بێئاوایی ڕێژە 23 لە سەد ژێ پەنابەرن سووریەن لە تورکیە دەمێنن دخوازن بەگەڕنە سووریە و دبێژن چت بێ بلا ببێ ئەو ژە وڵاتێخوا حەز دەکەن و ئەو دخوازن لە وڵاتێخوا ژیان بکەن. هەروها لێکۆلینەرە تورک دەبێژێ 85 لە سەد ژێ پەنابەرن سووریەن لە تورکیا دەمێنن دڵخۆشن و لە تورکیا دژین لەومە ناخوازن بچنە وڵاتێکی ئۆروپێژی بێتراوانژی دبێژن تەبایە ماڵباتێمە نەها لە تورکیا ژیان دەکەن. وەکە لێکۆلینەرە تورک دەبێژێ پەنابەرن سووریەن لە تورکیا دەمێنن مەهانە نێزیکەی 2000 لیرە تورکی وەردەگرن و بە بێموچێ ئەو کارن پێویستیان ژیانەخوا دابین بکەن. لە گۆری ئاژانسن نوچەیەن تورکیا دەجبینە لووتکە ناتۆدا فەرەنسا و تورکیا سەروێ چەندێ ڕێککەتنە و نابێت تورکیا بە نەچاری پەنابەرن سووریە بەگەڕێنێ ناوچەیە ئارام. شاندەیە ناودەوڵەتی تایبەت ji بۆی سووریە لەگەڵ لاڤرۆڤ پشتەبانیە خواژە کۆمیتەیە دەستورە سووریێرە تەکاسکردن و ئامادەکاریان جوینە ئاسیتانەیە بێ دەربارەی سووریە لە پایتەختە کازاخستانی گوتوبێژکردن و گوت و بێتەنێ رووسیا و ئێران دکارن باندۆرێ لە ڕژێمە سووریە بکەن. شاندەیە ناودەوڵەتی تایبەت ji بۆ سووریە dibêje bi tenê Rûsya û Îran dikarin bandorê li rejima Sûriyê bikin ji bo dîtina çareseriyekî ji krîza Sûriyê re. Di çerçeveya bejdariya xwe li danûstandinên deryaya navîn li Romayê û di gotarekî de Geir Pedersen şandeyê navdewletiyê taybet ji bo Sûriyê got te ku ya rast bi tenê Rûsya û Îran desthelata wan li ser rejima Sûriyê heye lê divê lêgel Yeketiya Ewropayê û Amerîkayê kar bikin eger bixwazin guhertinekî duwarê geşepêdana civakî û aborî de li Sûriyê bibînin çareseriyekî ji krîza Sûriyê re peyda bikin. Derbarê Komîta Distûriya Sûriyê ya nû jî Pedersen ragihand ku ew ê di dawiya vê mehê de beriya dawiya salê berê xwe bide Şamê da ku hemahengiyê bi rejimê re derbarê destnîşankirina dema li darxistina gereke nû ji civînên komîtê re encam bide. Herwiha te kes kir ku ew ê di civîna asîtana yabê de derbarê Sûriyê ku biryara rojên 10 û 11 vê mehê de were li darxistin beşdariyê bike. Her divî derbarî de li danûstandinên deryaya navîn li Romayê Sergî Lavrov wezîrê derveyê Rûsya û Geir Pedersen karê Komîta Distûrî û pêşbîniyên pêwîst ji bo berdewambûna wê gengeşe kirin. û li gor daxuyaniya Wezareta Derveya Rûsyê her du aliyan nerînên xwe di heman derbarê de li gorî encamên her du gerên civînên Komîta Distûrî ku li Cinêfê hatine li darxistin bi hev guhertin. Herwiha di daxuyaniyê de amaja hatiye kirin ku her du alî dê beşdariyê dê piştevanî û berdewamkirina danûstandinên berdewam bi berhem di navbera Sûriyeyan de û dûr ji destwerdanê jê derve û sepandina qeydan li ser dema karê komîtê bikin. Da ku destpêşxerîna yekbûyî hemî aliyên komîtê derbarê çaksazkirina distûrê erê bikin û da ku bi awayekî berfireh ji aliyê gelê Sûriyê ve jî were erê kirin. Herwiha Lavrov û Pedersen amadekariyên civîna asîtana ya bê derbarê Sûriyê ku biryara rojên 10 û 11 vê mehê de li Nursultana paytexta Kazaxistanê were li darxistin gotûbêj kirin. Komîta Distûra Sûriyê ya nû di sihê mijdara borî de karê xwe li jêr serpereştiya netewên yekgirtî li Cinêfê dest pê kiribû. Lê ji ber astangî û pirsgirê ku mercên rejimê gera duwem jî hat rawestandin û tevî hewlên Pedersen bi çareserkirina nakokiyan civîn rawestan. تورکیا دەبێژێ ئەگەر رووسیا و ئەمریکا پابەندیە بە ڕێککەوتنên xwe پێرە نەکەن ئەو ێ جارێکردن ێریشی ڕۆژاوای کوردستانê bike û ڕادگەینێ ku ew ji Sûriyê dernakeve neku çareseriyeka siyasî ji krîza wê re werê destxistin. Tevî kontrolkirina rûberekî fireh li Rojavayê Kurdistanê ji aliyê Tirkiye ve di encama operasyonê leşkerî de careke din Tirkiye gefa destpêkirina êrişeke din li ser Rojavayê Kurdistanê dide û radgihîne ku ew ji Sûriyê dernakeve neku çareseriyeka siyasî ji krîza wê re were destxistin. Wezîrê derveyê Tirkiye Mewlûd Çavîşoğlu di gotarekê de di çarçoveya beşdariyê di karê kombenda danûstandinên deryaya navîn de li Romayê got. Tirkiye armanca wê li Sûriyê rûbirûbûna terorê ye û ne dagîrkeriye wekû rejima Sûriye û hin welatên hevpeymaniya navdewletî mîna Fransayê pesend dikin. Di demanha de Tirkiye ji Sûriyê venakşe. Li gorî Oğlu sedema wêyekê ew ku bivakşana Tirkiye beriya çareseriyeka siyasî ji Sûriyê re dêrêxistinên terorîst wek Daeş û YPG cardî bela bibin li gorî pesendana Oğlu. Herwiha Oğlu amaje kir ku Tirkiye bi yekbûna Sûriyê pabend e operasyonên wê bi tenê terorîst kirine armanc divê rejima Sûriye û hevpeymaniya navdewletî û welatên li dijî operasyona Tirkiye li Rojhilatî Feratê li ber çavê xwe deynin
چاوا کیفاوان ده دماکو ترکیه شر داعشت کر لینها هبونه ترکیه لسوریه بداگیرکاری پسند کن. هر دوی درباره ده ترکیه را گاند اگر روسیه و امریکا پاپندی ریکفتنا خواه به ترکیه را نبون او جارکدن ایریشی لسر روژاوای کردستانی بکه. بردفکی وزارت دروای ترکیه حامی اقصوا ده کنگرکی روزنامه‌وانی در راگهاند او دوباره ایریشی روژاوای کردستانی بکن اگر هر یک جه امریکا و روسیه پابندی بریکفتنا دناوراوان و ترکیه ده نکر. جنه جدمها 2019 و ترکیه و گروپین چکدار یم بسر و اپراسیون کلشکری روژاوای کردستانی انجام دانه. ده انجام ده جسری کانی تابگری سپی به کوراهی 3 کیلومتر کنترل کرنه و دو بیجه کو اوی دورک آرام لوی دوری آواب که و نیاز خواب و گراندنا پنابرین سوریه جیره گلک جاران را گهاندیه لیلگور هجمارک نوچه و راپورتین میدانی و رخصنین مافناس حولین گوهرتنا دموغرافیا روژاوای کردستانی دیگرن. جبای زاینه داوین پیشوچونن سر عردیل باجار تل تمرو بن پیکرنن کو چکدارن سر به ترکیه بچه انجام دن زبر خوابد ما نوچکهان آرکی داره عبدوش باجار حسکم ری داره دنباش چه زانیاری نول جمتهانه پیشوچونن سر عردیل چهانه چهارن ویسا وان 25 سویلن کرد کول سرکانی هاتنا رواندن چیه؟ بله سپاس زنار شخواه بگشتی خوازم بیجم یعنی شر یعنی هاتی راوستاندن شر تنگی نل باجاروکی تلتمری و نا الزرگانی یعنی تشتا نه وکیرو چه بو دکارن بیجن دوریک هفبش یا روسی و تركي يا سيزدمين وكيرو تشيبو اج جندي ليلان دسبيكر لسري كانيي وهروها يعني بهافر او خطا بيجن اوتوستراد ام 4 الوير جريان وحتى نازي روجافاي تلتمري بون وق جندي تلطويل ل هول داوانا وان هابون جو نازي تلتمر يعني ونازيكي تلتمر يجي بكن بوك باجار ل يعني برسجريك نهابون نجيان تلتمر او برسجريك تشبون يعني دكارم بيجم وك خلكي مي تلتمري او جي وك يعني نرازيبونا خود يار كرن دورية تركي جو بين تلتمر يعني ولا تيجي او جي وك كفرش خور حاضر كربون يعني حميزة خوات جا كفر كربون جو اوتومبيلين تركيا للشكري بين تلتمري وبكفرا يعني برسبا وان بدن جهابون او دورياوان جهابو جندي غيبش 3 كيلومتر دوري باجارة التمرية السرية الدولية جور ديسا فاجريان وكيدن دوريا روسي شخوا خجيان مطاري قامشلو وتركيجي الجندي ليلان جور فاجريا تركيا يعني حتى أنا أفي وكيدن يعني مثلا بن بيكرنا جروبين شكدار السر باجاري سريكانية وجريسبي هروها بردوامه يعني حتى أنا قال لك هنا نخيانة وت يعني حتى كس إعلانك جوجل جموان يا نل جموان يعني بلكي هجمار جولو بهتربه هنا كان نخيان دسبيكا شرق قول سريكان يجي حتى أنا هنا كس نزانه بجهوان الكره يعني دواري بن بيكرنيد يعني إيرو أف جروبين تشكدار تأخبي يعني نتني يعني خلكي بن شعب دكن يعني إيرو دست دانينا سر بامبوي خلكي إيجول جن دواري السري كانيه وهروها خلكن سري كانيه إيجول الورن يا جن دواري خلكي بزور دكن جوفي بامبوي بتشنن جوفي بامبوي بتشنن إجبو في بامبوي بفروشين يعني بزوري خلكي دبن وهروها بامبوجي بامبوي خلكي يعني افتشتهاني افكاري ايه بن بيكرني جهيلا تركيا وجروبين بسرويذ بردوامه
يعني حتى آنها يعني قارن بيجن باشا دارا چارنویسا و 25 چند تامجج پیکر چارنویسا و حتی وکن هات چیه تو زنداری سرانات نه بلاف کرن خلق کودرنا یکی جا گندینا چوانی عرباندن و کودیات نرباندن يعني اف گند بسر سريكانيه و يعني دكارين بيجم يعني چاواي بهترين خلقن جو اهل جو فان كسانه يعني قالك جوان يعني حتى مطرسين دني جو نكارن بين سراجهاندني يعني باخر سروان يعني تشتا جو كار دكن يعني عاده كاري جو جوزبو وغراوان چاواد بريكي دوري راجهاندني يعني بريا بيجن اف كسانه بهترين جروب بين چکدار وك فديت خوازن وك برات خوازن اما يعني تهديدات جوددن يعني خلق ومروف واهل مالباتن ابي جو هاتنا رفاندن انه ناويوان دركب السر راجهاندن يا ناويوان بدن مثلا ريخستن مروفي يعني بهتر ويوان بكوجن فان تهديدات ددن يعني قال لك جي ام دبينين ايجو خلكن مروفي وان هاتنا بنشافكرين ام جوار دبيجن كات دكاري تشي بيجي دبي اجبورا جهاندني ام دكارن بيجن تشتا دكارن بريا كبدزيد بريا جو برابدن كارن اهل خوا اجنابوان درخل يعني بتشتكي بقشتيز بيجم يعني اف تشتا دبي بدزيه يعني دترسن جو اف جروبين چکدار وان سيفيلان بدن كشتن شخوا بري دانه كشتن قالك جوان بله گلک سپاس بوی نوچگهانه ارکه در عبدو کش بجاری حسکه مرابو گلک سپاس بله تمشمن نجاز نهاجی برای خواه بدما بريز علي تمي اندام خود جهیه عنکسی لکوبانه بمرای اوجش بيو کتو بجیه کبهتر لسر داوين بشوچون رجالات جمع فرات بريز علي دنباش اگر دنگم دبیزه ازش سردانا جیمز جيفري بو هرما كردستان دست بكم جویناوی لگل سروک مسعود بارزانی و هروها بريز مسرور بارزانی سروک حکومت هرما كردستان ده جوینا لگل سروک مسعود بارزانی ده روشا سوریه هتا گوتو بش کرن و هر دو علیان تکازی سرویشان دیکر کنا به ایدی گل کرد لروشابای کردستان راستی نهامتی و کارساتان بیو ده همان دمدجی گوتن کنا به دیموگرافیا دبری وری گوهارتن بريس علي اگرت بترى ما تنزل بمرة دنگ ذكر ما دنگ تنفس باشا اگر پرسا خودش ترى دوباره بكم هاتنا جيمس جيفري شانده تایبت سرک امریکا بو سوریه بو هرما کردستان و جبیناوی لگل بريز مسعود بارزانی سروک مسعود بارزانی و بريز مسرور بارزانی سروک حکومت هرما کردستان کردجوینا سروک مسعود بارزانی لگل جيفري هر دو علیان تکازیل سر و چند کرن کوی دینا به گل کرد راستی نهامتیان به بیود همان نبی دینا به دیموگرافیا نافچین کردی ل روجابای کردستان وری گوهاتن چه شروبج هاتنا جیمز جيفري بو هرما کردستان ته ل هرما کردستان گوتو بیجی درباره روشالات چمه فرات وری کره سپاس کم و بخوده تشتی کو از دبینم امریکان لسر همین ملخوتن کارد کن هاتنا وان لهرما کردستان هاتنا جيفري چارجاران ته ترکیه ته هرما کردستان او دخوازن پشتی کاری چه بوی لسر پنابر کردان کو چونه هرما کردستان او بی از بی برکی بی ملفید خوازن بحث بکن به هرما کردستان را و او تشتی هانی مطروح لسر مثلا داعش و يرشي داعش لسر هرما كردستان دخوازن بحث بكن اما هناك دخوازن تفسير بكن هاتنا خاش بو بركي بايده وانجمان اجتماعي بركي كان من هذا بكن مثلا تشكتنية هو ملفات كليت بيها وانا جي تشتي عرض داس واندا تسليم ريجيم بكن وكيدين على مراحل فهي من ازبيجن هاتنك وكيدين جولك اعتيادية تشكي نوتنا يعني باشا ايرو
باهۆز ئەردال سەرکردەی دیارێ پکەکە دەبێژێ هەرکە لەسەر ڕژێمە ئەسەد سپاسیە پەیدە و یەکەکەی کەشبەر ئەگەر هەردوو نەبانە ڕژێمە ئەسەد سەرۆریاوی لەسەر تەبایە سووری نەدمە و هەروەها ئەگەر هەبوو گۆ ڕژێمە ئەسەد وەرە ڕوخاندن بەردەوام ئەنە کەسێ و ئالیەن کوردستانی ڕۆژاوای کوردستانێ دوگوتن و پەیدێ بێژن سوڵتەیەکە بووە کالەیە دەسەڵات ژڕژێمە وەرگرتیە ڕێکەوتن نابەرەوە داهاتیەکردن و پەیدێ وەکو کاربەدان چت کرد ئەو کەسین و بڤی ئاوایی داخبین ئەو لێ دوان دەدان دەستە سەردکردن و بن چاپ دەکردن لێ گوناها باهۆزەردال سپاسیە دەخوازە ژێڕژێ ماسەتکی و سپاسیە پەیدێ پەکێ بکێ دوور دەشبەر چێ خەک داهاتە بن چاپکردن و نهاج بەر چ سپاسی تێکردن و چ شڕۆ بەژێر تێکردن تێبیرەوەیە 2011 و 2011 دا دەمە گەلێ سووری رابوو شۆڕەشێ و دەهندەرێ وێدا کورد رابوون کورد کوژدە سوێ نظامê gelek meşarê îstisnayê li ser vî milletê me dimeşand gelekî yanî wekî dibêne etiraf bi mavê Kurdan nedikir فإما ككرد مدي فرصة تاريخي جمال هاتية فتشتكي طبيعي يعني بقال سوري الرابط شورشك أشتنا شورشك دعوة ماضي خبكن فوقتها كو 2012 دا رژیم ديت كو وكرد جرابن شورشي كات النما كان قضاء سر بكن بانا قيادي كرن انه ظاهري ما هو ونشخور دعوة حقيقة بكن وكاري خب خازم ونشد خازم بكن آلی خورد کن چه داخوازی خود راد کن بکن بس شرط نووا شورشی دویم بسکنین و فعلا سالک دو سه کارمون لکوبانی و لحریم کردی کارمون اب شورشا بسکنان دانا ای ارتقال کرن ای چند کرن وی حال سینوران ای کرن زندان هم بکار خرابون پشتی 4 سالان 5 سالان پشتی کار خوب قدی آن تشتکی طبیعیه رژیم بخوازم بی وجبود شما شکر ناکن نگلک خدمات جوار قدم کرد اما تشتیک خازم بیجم در یک کانال آرکرا انو کسی هان حین ها راکدی کسی هان خونان دبینن انو ولا پیدا و مشروع که و جوان رسیه هنک دبین 4 سال هم زمان خود خونه هناك دبين قال لك وقص خدمات كريه اما حرمت ام جوا شهيد هون خوني خداير دانزه 13000 شهيد خوني خدا يرو تشتكي سياسي لسر مؤسساتنا انا فبالتالي كاري بوي كاري كي نكت خدمات برسكريغا كردي تشتكي هنكون وكيدين بحق فاندانا فايمن از بيجم اف رخصتنا ريا شي بوي انا الجم سادي نوت قال لي كرد بوجي شكي انه رخصتنا هبونا خوا جبو معنا خوا چه شورش کردی را و چه کار کردی ببه اونا لهمبر ملت ما رابط من از بیجم وقتا کشی کرد خازم تشتکی طبیعی بخازم جبر کار خو قدیا و نما کاویج برو شرکه بکنه ملت کرد تهجیر کرد عفرین و گرسی پی و سریکانی تسلیمات ترکان کرد ایدن رو برو تسلیمات رژیمی بکن و حاله پارا بکن گیان رازی کن حتی مهمی خبقاته و هجاری جید بکا مشکر بکن فتشک دبی بخواست داخلی باشا برز علي برسك دورده هيا خونا 12,000 شهيد كخونا خدانا بتاني پاداش ده مكافأة هناك سپاسية كاجة سروك رژيم سوريا من از بیجم 10 هدف جوی هبود یکی رژیم خواست انه وی کردان و کسی ارهاب کسی وکی داعش ده هر دلیخه ویج حردی خلاص به کی جان بمره رژیم وکی بین مستفیده ایدنه چقدر کردان بمره رژیم رارنده و رژیم يعني بخوازه وجود الكردي يعني وكيل بين الحريم الكردي انهاء بكي فبراستيجي قال لك الناجح عدوية بيضا اما جي كردان كأنجمان اجتماعي رياضة ما دائما ترسمه انه ويقتتال الاخوي تشيف وابايش دركات تشتك دراوبو جبار ايه الهمبرته تشتك مبدأ واخلاق وسياسة الجامتنا بترى دنگ دكيت تركيز زندان بترى دنگ دكيت تشكي بيه السينورا فإما لا تشتهي أساسي إما مرة درباس بيكا كذا إما محافظة سر أخلاق إخوة مبدأ إخوة وداخل خو كر يعني مثلا
دەست پێ کێدا و حتا هەمەدبوو ئەم گەلی کورد کەنجومەنە نیشتمانی کوردی ئەم جزء شورش سوورینە يعني كي دبي دوست ما كل همبر مرات به اما و مثلا ثابت يعني ثوابت منه كأنجمن اجتماعي و دليل انه ام المعارضه هذا كار قد كان ودلجنا دستوريه ده اي وانا حتى هذا بيجن والله اما مشورش رجوع ورا كده يعني افشورش حينها قال لك ملت انه برسكي تو شورش همبر كي ربو ده خوازي خدشنا شو تخواست يعني يعني ارمانجي خدشبو فایمان از بیشم تشتی دبن ملت راس مده 12,000 شهیدان لی از بین ملت و حقیقتی وان فهم بکر و دیروک جین علی الوانونی وری. باشا برز علي برسا هاري جرينج ده برده دماكو بجا أركال سر رجيمة سباسية كيف ما برسا خواز بنقول كدي أوائل كدي هرچند دمگوكو بهای خونا 13,000 شهید بتن سپاسیه که باشد ورده وکو نفخو که علی گرین خواه به چروی انگو به چه اوای که و قناعت بین کو به شورش رابونو که تنها بحث ده يعني تشتكي وقت كنت خازية شكر دكن انه رژیم وانا شكر بكي تشتكي جبر لانه او زانن چکار کرنه زانن ورقصة تعبیانه ورقص کده فهنه ورقصة بالرژیم را کار کرنه يعني حتى انا كنت بقول الحمص والحما قال لك ايه معارضكم ما ذكر بمره يعني يجاركم هذا دي تقول ونزانن وانا الحمص والحما مره شعر بكن يعني علامه قال لك وصايا الجمهنه قال لك ادله الجمهنه يعني بعد بكرد سوري كان شارك دسبيك خاهي ودويه خطننا بعربان را بجيران مرا بريجيم را بامريكان يعني مصداقيه خنما روكي بريجيم روكي بالروسان روكي بالتركان روكي تشتكي فعمنا كنزاني بعض رخصنا تشد خازي بكذا داره كيفي ملتي كذا بهره فايمن از لجن مريا ريدا تقول افكار دبي نتائج خاطر تشكي نتائج انها السر عبد بنت تشكي طبيعي نببن جبر وانا ريدا حتى قبلنا كر دوام خط الثالث ام قال برستكم خط الثالث شيء يعني حتى تشكلنا خط الثالث از برستكم بشار الاسد حرم قرار يخه او كان قرار يخه يعني بقرار يخه تحكم دكي ناقش جوارتنا حتى السلم مسوي دولة تشكلنا خط الثالث يات معارض يات النظام رأي يات يعني دم معسكر هنا ياب امريكان رأي يات روسا رأي ايوانا العرض العامد والدربيسي بأورانا بروسا رانا العفرين بروسا رابون الذي رزوري بأمريكا أفتشتك نامشي يعني سياستك غلطة مبدأ جيرتنا نكو بصوابتي خو حدث بكرنا ضمن شعارات كردي دا ضمن شعارات عاطفية عالمية ليستن ضمن شعارات وكيد بين النشيدة كردي دا ضمن قلك شعارات دا كانوا من عالم عاطفية عالمية بليستانا جربه شهری بکرنا شهری کی مزن جو کردان دی مستر و دبی نتایج خو ملت تهجیر بو و ملت اوك یک دبی والله وانا كنا وانا بنوي ام چه بکرنا يعني و داعش ام چه بکرنا يعني كنا يا فكيبي و داعش شو بونه سريمه يعني كاين جواني خرابتر ببه يعني كوبانا تنا بنو كاين جواني خرابتر ببه يعني بندك نموي بازار نموي تهجیر بیا و خاطر کشتنا و تدمیر بیا وكي كوباني وكي عفريني وكي جرسبي فايمن از بیم تشتكي العرض شربه اما كسي سياسي دندر انجمان اجتماعي ده ما متوقع بو انه نتائج خواوي بابنا لاما كثوابت ما ام خدمين جزء معارضه ثوابت معنا معارضه سلميه از بيجم ام تشتي خود داخوازي خو اما بيك بين الدستور السوري وقت مرحله پیش ده هم اونج کار خود کن شد کن برا بکن کور او مناسب دوین برا بکن لی ایمه دخوازی من شخورت ایمه شکت ایمه ایهانه که حیانات پا نحسی برا چاوی خواه بکن اوانا دبن وانا کاش بحر کرشت کن داوی خواهی پیشی خواهی و داوی خواهی گلک سپاس جبوی برز علی تامیان دم خوجهی انکسی لکوبانی گلک سپاس هاتنا پناهخوازن روجاوای کردستان بو هرما کردستان بردام کو دو هجی هشته دو پناهخوازن سوریه در باس هرما کردستان بونا لگوری نوانده هبشیا کریزان هرما کردستان کو ده هما 24 دمجبرن بوریدا
هەشتێ و پەنابەرن ڕۆژاوای کوردستانی گەشتە هەرێما کوردستانی و بووەیەکی هەژمارە پەنابەرێن ڕۆژاوای کوردستانی و پشتی دەستپێکردنەوە ئۆپەراسیۆنە تورکیە دێنە هێمەها دەهێدا یا بووری تاوەکە نەها گەهشتیە 17,983 پەنابەری. ڕۆژنامەیە ڕێباز گۆژارە لە خستنا ڕۆژە پارتیا دەموکراتە کوردستان سووریا بەتێ بەرهەوکردن بە هەژمارە خۆیان 19 هاتیە دەرێ و گەهشتیە بەردەستێ خوێنەران. ڕۆژنامەیە کوردستان گۆژاریە رەخستنا ڕۆژ یا پارتیا دەموکراتە کوردستان سووریا و تێبەرهەفکردن مژارên leşkerî siyasî û rewşenbîriyên giring li xwe digire bi hejmara xweyan nozdan hatiye der û hiştiye berdestê xwîneran. Gotara destpêkê dibin sernavê gelo ma em wek kewan e ku bi pênûsan vîskar Azad Mêranî hatiye nivîsandin. Serbarî gotara nivîskar Abdulhamîd Cemo dê bin sernavê lê li hesareya Japonê rûdaye. Cêxwe Drûpala yekem de rojnameyê digirin. Drûpala di duan de du babetên girêdayî karobarên siyasî û navxweyî yên nivîskar Ferhad Murad, Ahmed Heddo li jêrnavê Armanc Başûrê Kurdistanê ye ne ku Rojavayê Kurdistanê. Herwiha xwedanê pênûsan rawestin hatine belavkirin. Drûpala sisiyan de du gotarên nivîskarên Kurd Mehmûd Osow, Abdulletîf Musa li jêr sernavê Kurdistan beref kur ve diçe. Herwiha Rojavayê Kurdistanê û masên bazara siyasî cêxwe girtine. Rûpala pêncan ji rojnameyê ji helbesta Kurdî ra hatiye dabeşkirin. Têde du helbestin bi navê Jiyana Bijan û Şêrînê Dêm yên her du nivîskaran Mihemed Şerîf Birhik û Maher Hesen re hatine belavkirin. Rûpala heştan ji rojnameya Rêbaz wekû hercar ji şehîd û birîndar û jinenîgariya leşkerê roj ra hatiye dabeşkirin. De jmara xwe ya 19 de behsa kesayet û şehîdbûna pêşmergeyê leşkerê roj Ehmed Seîd Abdullah Osman qehramaniya ku li gel hevalên xwe dirûbirûbûna rêxistina Daişa terorîst de lê bereya zumar û hejmarek deverên din ji xaka Kurdistanê tomar kirî hatiye kirin. Serbarî nesnameya pêşmergeyê birîndar Mihemed Omar Hemza ku bi Seîd Mihemed hat naskirin. Behsa kurta jinenîgarî û xebat û birîndarbûna wî dê şerê rûbirûbûna Daişê de li bereya şer lê zumar dike cêxwe digirin. Dê vê hejmarê de ji rojnameya Rêbaz gotar babet û mijarên 13 nivîskarên Kurd ku piraniya xwe ve rewşa siyasî û civakî serbarî babet neleşkerî û werzişî bizîşkî giring ji hêzên pêşmerge re hatine belavkirin cêxwe di hejmara 19 de digirin. Rojnameya Rêbaz ji aliyê rêxistina roj ya Partiya Demokrata Kurdistan Sûriya ve tê berhevkirin. Mihaneya mijarên leşkerî siyasî û rewşenbîriyên cur bi cur û giring li xwe digire. Ali Omar دکتۆر و ئۆلناسێکی کوردی ڕۆژاوای کوردستانە بە باوەڕنامەیە فەخریە هەری برنجالی ئەکادیمیایەکە ناودەوڵەتی بە هاتە قەڵاتکردن. دکتۆر عەبدولباقی عەبدولحەلیم سەعید زانە ئۆلناسەی کورد و خەڵکی گوندێ خەزنایە بەسەر بە گوندوارێ قامشتۆڤەیە دروپەلا خۆیان فەیسبووکێدا ئیرۆ بەلای کرد کوی باوەڕنامەیە فەخریژ ئەکادیمیایە ئیرادەیە ناودەوڵەتی ji بۆی ڕاهێنان و ڕاوێژکاریان وەرگرتیە و هاتیە قەڵاتکردن. لەگۆری ناوەڕۆکە باوەڕنامەیە ئەو خەڵات وەکو سوپاسنامە و ڕێزگرتنەکە ئاستبرن خزمەتە جواب و مافێ مرۆڤاندا ژێ کەسایەتیان زانا و ڕەوشەمبیر و خۆدی ڕامانێن خویە دێ جوابکێدا تێداین. نرخê leyra Sûriye beramberî dolarê Amerîkî di hevkêşanê de ye lê îro hindek guhartin kete di nerxê kirîn û firoştinê de û leyra Sûrî de ketine xwe rawestan. Li gorî jêderên aborî lê qamişlo îro li bazara bajêr nirxê yek dolarê Amerîkî kirîn gehişta 705 leyra Sûrî û firotin jî bi 755 leyrayan e. Herwiha nirxê îro jî li beramberî leyra Sûrî ji bo kirînê gehiştiye 823 leyra Sûrî û 828 leyrê ji bo firoştinê li beramber vê bihabûnê dolarî bihabûna dolar jî zêrê eyar 21 jî îro 29,000 lêreya Sûrî de çend rojên bûrî de jî nirxê lêreya Sûrî li beramberî dolarê Amerîkî gehiştibû 920 lêreya Sûrî û ev nirx de dîroka Sûriyê de nizmtirîn nerxa digihêjiye. Vê em gihiştine dawiya Bortanê berîvdawî hatine jî dubare sernûçe. Serok Mesûd Barzanî û James Jeffrey tekesiye li ser rêgirîkirine li karehsatan li dijî gelê Kurd li Rojavayê Kurdistanê kirin.
باهۆز ئەردا لە سەرکردەی پەکەکە دەبێژێ ئەرکە لەسەر ڕژێمە ئەسەد سپاسیا پێدە و یەپەکە بکێ ژبەر ئەگەر پێدە و یەپەکە نەبا ڕژێمە ئەسەد دوێ هاتبە ڕوخاندن ڕێژەیە 44 لە سەرسەدیژە پەنابەرێن سووریەن لە تورکیە دەمینن ناخوازن بەگەڕنە ناوچەیە ئارام و بریارە لە ڕۆژهەڵاتی چەمێ فەراتێ وەرێ ئاباکردن لە سەرێ کانیە گروپێن چەکداریان سەر بە تورکیا بە 25 سڤیلەن کورد بن چاوکەن هەر شاد بن.